بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەندامێکی بچووک لە لاشەیە کە ڕۆژانە پێویستی بە مەوادی خامە و کاریگەری هەیە لەسەر هەموو ئەندامەکانی تری لاشە، لە تووکی سەرەوە هەتاوەکو قسەکردن، هەتاوەکو ماسوولکەکان، هەتاوەکو دەمار، هەتاوەکو مێشک، دڵ، هەتاوەکو میتابۆلیزمی لاشە و گەرما و سەرمای لەش، کۆلیسترۆڵ، مناڵبوون، عادەی شەهری. ئەندامێک ئەبێ کە کاریگەری هەبێ لەسەر هەموو ئەمانە بە پێستیشەوە، کاریگەری هەبێ لەسەر جۆگەی هەرس و بە خواردنەوە. ئەندامێک کە ئەونا پەل و پووی کێشا بێت ئەبێت لە لاشەیە ئەندامێکی زۆر گەورە بێ، ئەبێت بەڵکێکی زۆر گەورە و بەشێکی زۆر گەورەی لە لاشە داگیر کرد بێ، ئەبێ شتێکی زۆر زەبەلاح بێ. تەسەوورەکەن ئەم ئەندامە کێشەکەی چەند بێ و گەورەیەکەی چەند بێ و چەند زەق بێ لە ئینسانە. خۆشەویستەکانم، ببیستەکە ئەمەی کە ئیستاکەنە ئەمڕۆ بۆتان باسەکەم ئەندامێکی بچکۆلەیە لەسەر شێوەی پەپولەیەکە، لە حەجمی پەپولەیەکە، هەموو کێشەکەی 20 گرامە. بابزانین 20 گرام ئەکرێت هیچ حسابێک و هیچ وردەکاریەکی هەبێ یاخود لە هیچ شوێنێکی ئەم جیسمەوە بخوێنرێتەوە، یاخود دکتۆرەکان ئەو نا ئیحتیمامی پێبن و بزانین ئەم ئەندامە بۆ ئەوە گرنگە و بۆ ئەوە نەخۆشی هەیە و بۆ ئەوە خەڵکی پێداویستی تی ئەکەوێت و بۆچی بەردەوام عەیادەکان جمەیان دێ لە هەموو جۆرە ئیختیساسەکانی تریشەوە لەوانەیە دیسانەوە ڕەبتی کەنەوە بەم ئەندامەوە. با بچینە کلینیکەکەمان و با بزانین باسی چیەکەین. بەڵێ خۆشەویستەکانم، ئەو ئەندامە پەپۆلیی کە خی گەورە لە ملی ئینسانە نەخشانوێتی پێوترێت ئەندامی غودەی دەرەقی. زۆر جار ناو کوردەواریە ئەمە پێوترێ غودەی سام یاخود غودەی گریاوی یاخود غودەی هەوایی. ئەمانە هەمووی یەک ناون خۆشەویستەکەم، بۆی کە خەڵک لی تێک نەچێ هەمووی هەر غودەی دەرەقیە. ئەم غودە دەرەقیە ئەگەر کەم ئیشی کرد پێوتێ غودەی کەمکار، ئەگەر زیاد ئیشی کرد پێوتێ غودەی چالاک، ئەگەر زیاتر بوو پێوتێ غودەی سام، گرێتیا بوو پێوتێ غودەی گریاوی. بەڵام ئینسان لە هیچ کاتێکە ناتوانێت ئیستیغنا لە غودە بکات، چونکە ئەم غودەیە شەحنی لاشەیە. زۆر جار نەخۆش دێتەوە حەپەکەی نەخواردووە کە بۆ تەمەڵی غودە بۆمان نووسیوە، ئەڵێ کاکتۆر هەموو لەشم تەمەڵ بووە، بێتاقەت بووم، بێهێز بووم، ئادەم تێک چووە، قژمەوەرێ، شان و ملم یێشێ، قەڵەو بووم کە ئەمە مشکلەیەکی ترە، هیچم پێ ناخورێ، بەرگەی سەرما ناگرم. ئەمانە هەمی پێڵین کچی من مۆبایلەکەتم بەرێ کە مۆبایلەکەمانەیە ئەڵێ خوایە بۆ چی بێ؟ ئەڵین ئەگەر ئەمە شەحنی نەکەیتەوە ڕۆژێ دوو ڕۆژی لێ دێ، ئەڵێ وەڵا لە ئیشەکەوێت دێ، ئەڵین لاشی تۆ شەحنیتیانە. کەواتە ئەمە شەحنی لاشەیە خۆشەویستەکەم. زۆر جا بەنەخۆش ئەڵم ئەگەر دۆلارێکت پێ بوو پێویست دەکات نانی پێ بخۆ یاخۆت حەبی غودەکەی پێ بکڕی، حەبی غودەکە بکڕە و نانەکە مەخۆ. ئەمەیان زەڕورترە لە نان خواردن بۆ، چکە ئەوەی کە نانەکە ئەسووتێنێ ئەمەیە. هەرچی نەخۆشیشە سوبحان الله بە بۆنەی کێشەی ئەم غودە بچکۆلەیەوە دەرەکەوێت لە لاشی ئینسانەکە. هەموو حەجمەکەی لە پیاوە 20 لە ئەفر تا 25 گرام، درێژەکەی 5 بە 3 بە 2. ئەو غودە بچکۆلەیە ئەو کارە گەورەیە بۆ ئینسانەکە، مەگەر بەس خوا بۆ خۆی بزانێ وردەکاری ئەم غودەیە لە چیایە، مەگەر تەنها بۆ بەس خۆی بزانێت چۆنی خەڵق کردووە لە تنۆکێک ئاو، چۆن ئەم غودەیە ئالێ ڕێنەیان نەخشانوێتی چێ بیری لەوە ئەکردەوە ئەگەر غودە نەبوایە ئەندامێکی ئاوا بۆ ئینسان زیاد کا یاخود دەرمانێکی بۆ ئیزافە بکە. هیچ کاتێک بەبیری هیچ کەسێکە نەئەهات. چۆن ئەم غودەیە کە یۆد وەرەگری لە لاشەی تۆیە و یۆدەکە بڵاوە بێتەوە بە هەمووی خوێنی گێنێتە هەموو لاشە. بەس ئەمە تاقەیەکی هەیە لە 95 یۆد هەمووی لە خۆیان گڕێات و کۆیەکاتەوە، نیاڵە بە هیچ لایەکی ترا بڕوە. بۆیە یۆد کەرەسەی خاوی ئەم ئەندامە گرنگەیە کە ئینسان پێویستە لە ڕۆژەکان نزیکی 100 مایکرۆگرام بخوات. دوایی کە چووە ناو پرۆسەی دروستکردنی هۆرمۆنی تایرۆکسین و هۆرمۆنی غودەوە، لا ئیلاهە ئیلا الله، ئەوە کارێکە بەڕاستی ئێمە هەتا ئێستەشی لەگەڵا بێت تەنها شێوازی ئیشکردن و میکانیزمەکەی فێر بووین، وەگەرنا بچینە تەفاسیل و یان بتوانین تەدەخل بکەین غودەیە کە تەمەڵ بوو
ئیلتیهابی کرد جارێکی تر بتوانین بیگۆڕین بە غودەیەکی پڕکار ناتوانین غودەیە کە بەرز بۆەوە بتوانین لە ئیشی خەین و تەمەڵی کەین مەگەر بە زەبری عیلاج و ماوەیەکی باش ڕسکی نەخۆشەکە وەرگرین هەتاوەکو بتوانین ئەمەی لەگەڵا بکەین دواتر کە ئەم هۆرمۆنە بەم وردەکاری و بەم خەڵقە دروستە بێت سوبحان الله ئەم هۆرمۆنە لە دانەدانە و لە شوێن بە شوێنی ئەم خودەیە گەورە ئەبێت و دەرەچێت کە دروست بوو ئینجا وەکو معمەلێک هەموو ئەو مادانەی کە پێویستەکە هۆرمۆنی خودەی لێ دروست بێ لێکێدا کە لێکیدا ئینجا پاکجێکە ئەیکاتە ناو کارتۆنەوە ئینجا ئەیکاتە ناو سووڕی خوێنەوە بەڵام بە شێوەیەکی پەلە ئەگەر هەمی بکاتە ناو سووڕی خوێنەوە یەکسەر لەوانەیە ئینسانەکە دڵی پەلە بکات و بمرێ بۆیە شەحنی خاوی هەیە کە پێوتێت T4 ماوەی 7 ڕۆژ لەناو لاشەیە ئەبێ بەنیوە شەحنی سەریعیشی هەیە ماوەی 1 ڕۆژ لە لاشەیە ئینجا ئەبێ بەنیوە واتە ئەم هۆرمۆنە ئەم حەپە کە ئەمە دروستێکات نزیکی ماوەی 20 ڕۆژ بۆ مانگێ لە لاشەیە یەت بەڵام وردە کەمەکە هەتا ئەم خەریکە ئێکسپایرە بێ و کەمەکە وردە لاشە بە سلۆڕلی زۆر بەخاوی ڕێژەکەی ئاوانە ناو لاشەیە ڕاگرێ هیچ کەسێک دەسەڵاتی نییە سوبحان الله ئەمە بکات ئەوەی کە چالاکە لەم غودەیە پاشەوەی کە ڕۆژانە نزیکی 80 بۆ 100 مایکرۆگرامی لێ دەرەچێ بۆ ناو خوێن ئەوەی کە چالاکە لەم غودەیە ئەوەیە کە پێوترێ 0.2 یان 0.02 لا إله إلا الله ئەو بەشە چالاکەی کە ئیشت بۆ ئەکا کە هەموو لاشە هەڵە سوڕێنێ ئەوە نییە کە لێرەوە دەرەچێ بەڵکو بەشێکی زۆر بچکۆلەیە کە پێوترێ فریتی 4 یان فریتی 3 بەس بەشە ئازادەکەیە کە ئەتوانێت بەناو لاشەیە ئیش کات و کار کات و هەموو لاشە هەڵسوڕێنێ ئەگەر بە قیاس دێکی بیتەوە ناکاتە 1 لەسەر 1000 1 لەسەر 1000 1 لەسەر 1000 1 لەسەر 1000 ئەوەی کە لاشەیە هەیە سوبحان الله خوای گەورە بەمە چی بەم ئیسانە کردووە چەند وردە چەند عەجیبە بۆیە بینیت ئەم خەڵقە جوانە ئەم وردەکاریە جوانە بۆ ئەوەی کە هەموو کەسێ دەستی بۆ نەبا هەموو کەسێ پێی نەوێرێ ڕێک لە پێش دەماری سەوتەوە دروستی کردووە چکە نەخۆشەکە کە دێڵە کاوتێژە ئەمەلیاتەکەم بۆ وەکەیت ئەی سەوتم تێک ناچێ خەڵک زۆرینەی کە لە بەغدا و لە شوێنەکانی تر و لە شارە دوورەکانەوە دێن لە عێراقەوە خەمی ئەوەیانە ئەگەر ئەمەلیاتی خۆدەی بۆ بکرێ لەوانەیە دەنگی تێک بچێ لەوانەیە قورگی لێرەوە کون کرێ چونکە ئەو دەماری سەوتەکەیە ئەو زەردەکەی بینن ڕێک لە پشتی غودەکەەوەی خوای گەورە دروستی کردووە هەم دەماری سەوتەکە چالاکی غودەکە لەگەڵ خۆیان ڕێکە خات هەم غودەکەش دەماری سەوتەکە ئەپارێزێ خوای گەورە وای دروست کردوون کە بتوان تەواوکەری یەکتری بن و پێکی شەوەنەیان کرێ ئەم غودەیە پێویستە کات سەرچاوی ئاوی بۆ بچێ کارەبای بۆ بچێ و خوێنی لێوە دەرچێت و لیمفی لێوە دەرچێت و هەموو پێداویستیە لەرنیا دابین بێ لەبەرەوە خوای گەورە چەند سەرچاوەیەکی خوێنهێنەری بۆ دابین کردووە کە خوێن تەنها بەرێ بۆم غودێ سوبحان الله غودە ئەوەی کە من هەست دەکەم کە لە کاتی عەمەلیاتە بە تایبەتی بەقەدەر دڵ خوێنی بۆ ئەچێ چونکە ئەندامێکی چالاکە خوای گەورە ئەونەی خوێن بۆ ناردووە کە بەشی بکات و کە تووشی نەقز نەبێ و هاوکات کۆمەڵی خوێنهێنەر لێوەی دەرەچن خوێنەکە ئەگەڕێتەوە بە PC لە کاتێکا بە پاکی تێیچوە و چالاکیەکانی وەرگرتووە جا کۆمەڵی لیمف بە دەوریایەتی خوای گەورە پەنامان باوانەی کە تووشی نەخۆشی غودا بن یان تووشی گری غودا بن لیمفەکان لە پێشا تووشە بن دواتر خۆشەویستەکانم ئەمە دەماری بۆ چووە دەماری بۆ چوە بۆی کە چالاکی غودەکە ڕێک بخات وەلەو غودە بۆ خۆی ئەتوانێت چالاکی خۆی ڕێ بخات الله ئەکبەر بە شێوەیەکی زۆر جوان بە شێوەیەکی زۆر منتەزەم قەسەم بەخواوەی کە بە مختەبەراتی دنیا ناکرێ ئەزان ئەم غودەیە چیە کات ئەزان ئەم مختەبەرە بە بچووکیە چیە کات خۆی سامپڵ وەرەگرێ خۆی ڕێژەی هۆرمۆناتی غودە نەلاو لاشەیە ئەخوێنێتەوە لە ڕێی مێشکەوە مێشک پێڵێ لە ڕێی هایپۆتەلەمەس و پتویتەریەوە لە ڕێی سەرکردایەتیەوە لە ڕێی وەزارەتەوە پێڵێن غودەکە کەمە چی بکەم ئەلێ زیاد ئیشکە تیەسێکی بۆ دەرەکە ئەمری پێکاڵێ بێ زیاد ئیشکەیت بۆی کە هەموو لاشە ڕێخە واتە بە مجەڕەت ئەوەی کە لە مێشکا 1 سامپڵ وەرەگرێ لە خوێن نەک هەفتانە نەک ڕۆژانە نەک هەموو سەعاتێک هەموو چرکەیەک سامپڵێ لە خوێن وەرەگرێت و پێڵێت
غودەکە ئیشەکەت مەفروزە ئاوا بێ لەگەڵ یا بەرز و نسب بکات بەم شێوەیە ئیشی غودەکە ڕێکەخە غودە خۆی توانێت خۆی ڕێخە بەڵام لەگەڵ ئەدەبی خۆیان پرس بە سەر و خۆیەکات بۆی کە سەرەوە چیان پێوت ئەمیش بە پێی ئەمە هەڵسوڕێ لا إله إلا الله چێ ئەم هەموو تەنزیمەی کردووە چێ ئەم هەموو جوانکاری کردووە چێ وای کردووە ئەم هۆرمۆنی خودەیە بچێتە جگەر و لەوێ چالاک بکرێ یاخود ناچالاک بکرێ چێ وای کردووە بۆی کە ڕێژی ئەم هۆرمۆنە زیاد نەبێت و ئەکسپار نەبێ لە ڕێی گورچیلەوە میسفڕەیەاتە دەرەوە ئەمە چێ ئەمانی کردووە ئەئیلاهٌ مع الله ئەمە غەیری خوا ئەمەی پێکرێ نابخوا خوایەک ئەمە یەکی لە تونۆکی ئاو دروست کردووە حەیف نییە بە ئەدەب و بە ئەمەک و سەری سوژدەمان کە بردە سەر زەوی لە کاتی تەراویح و لە کاتی نوێژ و لە کاتی شەو نوێژە لە ڕووما بێ سەربەرزکەینەوە جارێکی تر ئەم غودەیەکێکە لەو ئەندامە حەساسانەی کە هەر مناڵ لە دایکە بێ ئەبێ لە سێ ڕۆژی یەکەما فاسی منداڵەکە بکرێ بۆی کە بزانن ئەم منداڵە غودەی تەواو ئیشەکات وەگەرنا دوای 3 مانگ گۆڕانکاریەک لە لەشی ئەو مناڵەیە تەمەڵیەک لە مێشک و لە جسمیان ڕوەدا هەتا وەکو کاتی مردنەکەی پێوەی دیارە بێ بۆیە بە لەدایکبوونی مناڵ ئەبێ فاسی غودەی بۆ بکرێ بۆی کە بزان غودەکەی تەواو ئیشەکات بۆ ئەوەی کە بەجێ نەمێنێ بۆی گەشەی دوانەکەوێ بۆی کە مێشکی تەمەڵ نەبێ بۆیە ئەم غودەیە پێویستە کات ئیشکا لە ناو لاشەیە ئەم منداڵە ئەم غودەیە لە شۆ بێنێ لە کاتێکا لە دوای 11 هەفتە دەسەگا بە ئیشکردن لە 24 هەفتەی یەکەمە ئەم غودەیە لە دایکە وەرەگیرێ لە ڕێی وێڵاشەوە ئەم منداڵە بەشی خۆی لە دایکەکە ئەپشڕێ بۆ ئەوەی کە مێشکی دوانەکەوێ سبحان الله دواییش کە لە دایک بوو ئەجا یۆد لە ناو شیرا هەیە بۆی کە مناڵەکە پێی گۆش بێت و پێی گەورە بێ و خۆی اعتیماد کاتە سەر خۆی و غودەکەش لەگەڵ گەورە بوونا سبحان الله گەورە ئەبێ بۆیە زۆر جار مناڵ کە خەریکە باڵقە بێ دایک و باوکی هێن ئەڵێن کاکتۆجان ئەها غودەکەی گەورە بووە ئەوەیە کە پێوتێ غودەی هەوایی و ئەیەوێت غودەکە بەشی لاشەکە بکە بۆیە لەگەڵ گەورە بوونی مناڵەکەیە ئەمیش گەورە ئەبێ لا إله إلا الله خۆشەویستەکانم ئەمەندامە قەدری نازانیت هەتا وەکو لە دەستە نەچێت کە لە دەستی چوو زەحمە نەبێ چۆ فاسەکان بۆ مامی خۆکە و بۆم بێنەوە هیچ ترسێکی نییە تەنانەت ئەگەر گرێشی تیا بێ ئێمە پەنا بۆ ئەو نابین کە هەموو غودەکە لابین زۆر جار لایەکی غودەکە لابین بۆی کە لاکەی ترە بۆ بمێنێتەوە و کێشەیەکی تیانە بە پشتیوانی پەروەردگار غودە خۆی چەند جوانە نەخۆشەکانیشی هەروە جوانن و قابلی چارەسەرن وەجێی ترس نین بەشە تێ نەخۆشەکە پابند بێ بە ڕێنمایی پزیشک و عیلاجەکان بخوا ئێستاش عەزیەت کێشە فاسەکانە بۆ ئەنێرم ئینشاءالله سۆنەرێکیشم بۆ بکە پێچێت تاوەکو ئەمانە ئەکەیت دواتر بە پێی پێویست چارەسەر بۆکەین بە پشتیوانی پەروەردگار و خوای گەورە شفات بە ئەوە نیعمەتی غودەیە کەوامان لێ کات ژیانێکی ڕۆژانەی ئاسایی بەرینە سەر و بێ پێویست بین لە هەموو ئەو دەرمان و فەحس و عیلاجانەی کە بۆ نەخۆشە نووسێ وەگەرنا بە مجرد بەرزبوونەوەی غودە پێویستە کات ئەم عیلاجە بۆ ماوەی ساڵێک تا 3 ساڵ بخورێ لەوانە پێویستکە ڕۆژانە 18 دەنگ لەمە بخورێ چەندەن کێکی تر لەمە بخورێ و دەرمانەکانی تریش پاشانیش کاگەیتە بنبەست لەگەڵ غودەکەیە پێویستە کات نشتەرگەری بۆ بکرێ و بە عملیاتێکی قرس غودە لا ببرێ و دواتر نەخۆشەکە بخرێتە سەر عیلاج هەتاوەکو ماوە هەتاوەکو لە ژیانە بێت ئەبێ ئەم چارەسەری تریان بخوا ڕۆژانە دەنگێک زۆر بەلای نەخۆشەوە قورسەکالە کاکتۆر هەتاوەکو ماوم ئەبێ ئەم دەرمانە بخۆم بەڵێ ئەبێ ڕۆژانە دەنگێک یان چەند دەنگێک ئەلەم حەپانە بخۆی بۆ ئەوەی کە قەرەبی غودەکە بۆ بکاتەوە ئەم حەپوو دەرمانانەش لە فەراغەوە نەهاتوون ئەمە تورکی و ئەمە بەریتانی و ئەوەیان ئەڵمانی و ئەوەیان ئەژنەبی و ئەمانە هەمووی شەریکی ڕەسین و عیملاق دروستیانەکات هەمویان خەبیر و شارەزا و پسپۆڕ و مختەبەر و ئەجهیزە و معاملی زۆر زەخم و گەورە لە پشتیانەوەیە بۆیە ساڵی 1991 کە نەیانەزانی غودە چییە و ئەوانەیانە بینی کە غودەیان نەقسە ئەهاتن پوختەی ئەوەی کە لە مەڕ وەرەگیرا ئەیان کردە ناو ئینسانەکەوە بۆ ئەوەی کە تامی شتێک با پێی بوو تێ غودە ساڵی 1990 کۆخەر شتێکی دۆزیەوە کە پێی وترا غودە کە پێی وترا ڕژێنی پەریزادە لەسەر ئەمە تەنها شوێنەکەی ئیشەکەی عملیاتەکەی دۆزیەوە
ئێستاشی لەگەڵا بێ ناوی عملیاتەکە بە ناوی خۆیەوەیەتی و لەسەر ئەمە جایزەی نۆبڵی وەرگرت. بزانن جایزەی نۆبڵ لەسەر لابردنی غودەیەک کە تەنها ناتوانین ئێمە تەنزیمی ئیشەکەی بکەین وەرەگیرێت، بەڵام بیری خوایەک و خالقێکمان نییە کە هەموو ئەم ئەندامانی بەفری بۆ دروست کردوین و ئیشمان بۆ وەکات و پێویستی کردوین لەوەی کە ڕۆژانە بە دوای دکتۆر و حەپ و دەرمان و فەحس و خۆمان بە نەخۆش و کەم ئەندام بزانین. بۆیە صنع الله الذي أتقن كل شيء، بەڕاستی ئەمە ئەو سنعەتەیە کە خوای گەورە بەو وردیە و بۆ جوانیە دروستی کردووە و هیچ شتێکیش نییە لەسەر زەویە کە بتوانێت بەم عیلاجانەشەوە کە غودەت نەما هاوشێوەی غودە قەرەبوویەکی تەواوی لاشە بە چالاکیەکان بکاتەوە کە کاتی خۆی غودەیەکی بێمنەت لە لاشەیەکی بەخشراوە بۆ یەکردی. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.